گوستیلەیەکی زیرەکی سامسونگ لە پەنجەی دەسووتێ ناچار دەبێ بچێتە نەخۆشخانە و بە نەشتەرگەریەک لە پەنجەی بکەنەوە چونکە پاتری گوستیلەکە تواوەتەوە بە پەنجەی نووساوە دوای نەشتەرگەریەکی بچووک سەیری پەنجەی دەکە سەلامەتە تەنیا تۆزە سوتاوە وێنەکانی لە سۆشەڵ میدیا دادەنێ دەڵێ ئاگادار من ئەگەری هەیە گوستی لە زیرەکەی گەلاکسی بە پەنجەتەوە بسووتێ چونکە ئەمە یەکەم جار نییە پاتری ئامێرێکی سامسونگ کێشەی بۆ دروست بێ پێشتر لە بیرمانە گەلاکسی نۆتە بەناو بانگەکە پاتریەکەی دەتەقین تا وای لە فڕۆکەخانەکان ئەو مۆبایلە قەدەغە کرا دواتریش هەندێک لە هێدفۆنەکان کێشەی پاتریان بۆ دروست بوو ئەم جارەش گەلاکسی ڕینگ کێشەی پاتری بۆ دروست بووە چەندە تەنیا یەک دانەیە جام بابەتە تەنیا جارێک ڕوویداوە یاخود دەبێتە ترند با باسی بکەین من ژیرم بەخێر بن بۆ 24 پلس هەژمارێک بە ناوی زۆن ئۆف تێک کە هەژمارێکی تەکنۆلۆژیە لە سۆشەڵ میدیا کوڕێکە بە ناوی دانیال دەنووسێ لە ماوەی 7 کاتژمێر لەسەر یەک ئەم گوستیلەی گەلاکسیم لە پەنجە کرد هیچ کێشەیەکی نەبوو بەڵام دوای چەند کاتژمێرێک هەستم کرد گەرم دەبێت دواتر هەستم کرد پەنجەم دەکوشێ بەڵام نەمدەتوانی لە پەنجەمی بکەمەوە چونکە پاتریەکەی هەڵاوساوە ڕام کردە نەخۆشخانە و لە نەخۆشخانە بە خێرایی توانیان لە پەنجەمی بکەنەوە سیرمان کرد پاتریەکە لە پەنجەم ئاهود سیرەکە لەوەی بوو کاتێک ویستیان پاتریەکە لە پەنجەم بکەنەوە شش سیر ڕوویدا ئەم کوڕە ئەم بابەتە لەوێنەکە ئەم بابەتی لە بەوێنە لە سۆشەڵ میدیا پۆست کردووە دواتریش کۆمپانیای سامسونگ پەیوەندی بەم گەنجەوە دەکات جگەلەوەی ئۆفەری پێشکەش دەکەن کەوا گوستیلەیەکی نوێی بدەنێ یاخود پارەکەی بۆ بگەڕێنەوە کوڕەکەش دەڵێ وتم پارەکان بدەنەوە پارەکەیان بۆ گەڕانەوە هاتنە لام مەبەستی کۆمپانیای سامسونگ چۆتە لای داوایان کرد گوستیلەکە لەگەڵ خۆیان بن بۆ ئەوەی لێکۆڵینەوە زیاتری لەسەر بکەن بزانن هۆکارەکە چییە بۆ وای لێ هاتووە جا بێگومان ئەمە یەکەم جار نییە ئامێرێکی تەکنەلۆژی بەگشتی پاتریەکەی گڕ بکرێ یان سوور بێتەوە لەوە ئەکیدین دوازاریش نابێت هەر کاتێک نمونە هەستت بە گەرمی کرد لەسەر ئامێرەکەت بە تایبەتیش شوێنی پاتریەکەی دەبێت بە ئاگایی ئەو مامەڵێ لەگەڵ بکەیت چونکە ئەم پاتریانە لیتیۆم و لیتیۆمش بسووتێ وەکو تیزاب کاریگەری دەکاتە سەر شتەکان بەڵام ئەگەری سووتانیشانی یەکجار کەمە بۆیش بە دەگمەن دەبینین پاتریەکان گڕ بگرن یان بتەقنەوە یا خوشتێکیان بەسەر بێ سعودیا بە هاوبەشی زاوایەکەی ترامپ بە 55 ملیار دلار کۆمپانیای دروستکاری یاریەکانی فیفا باتڵفیلد و تۆنە یاری دیکە کە ناوی EA دەکڕێت کۆمپانیایکی سعودی بە هاوبەشی زاوایەکەی سەرۆکی ئەمریکا کۆمپانیای ئەلکترۆن ئارتس دەکڕێت کە بە EA دەناسرێت ئەو کۆمپانیایە دروستکاری یاریەکانی وەکو فیفا ئێستا بۆ TFC ناوەکەی Need for Speed Battlefield The Sims Mass Effect و Dragon Age و چەندانی دیکەیە سعودیا دەیەوێت وڵاتەکەی بێتە گەورەترین شوێن و پێشکەوتوترین شوێن بۆ ڤیددیۆیاریەکان تەنانەت شازادەی جێنشین محەممەد بن سەلمان ڕایگەیاندووە ئەو خۆشی ڤیددیۆیاریەکان دەکات و پێی وایە لە ڕێگەیەوە هەزاران هەلی کار لە سعودیا بۆ گەنجان دروست دەبێت چیرۆکە سعودیەکان دەیەوێت زیاتر بە جیهان بناسێن لە ڕێگەی گەیمەکانەوە جگە لەوەش ئەمە دەبێتە گەورەترین کڕین و فرۆشتنی کۆمپانیایکی تەکنۆلۆژی کە دەبێتە کۆمپانیایکی تایبەت واتە پشکەکانی بە تەواوەتی دەکردێتەوە چی دیکە خاوەن پشتی نابێت بەڵکو لەلایەن چەند کەسێکەوە خاوەنددارەتی دەکرێت EA لەسەر ئەم کڕین و فرۆشتنە دەڵێ دڵخۆشین کەوا کۆمپانیاکەمان لە کۆمپانیایکی گشتیەوە دەبێتە کۆمپانیایکی تایبەت لەلایەن چەند لایەنێکی بیرۆکەی داهاتویانە بتوانن مان بەنە ئاستێکی دیکە لەلایەکی دیکەوە لە ئەمریکا قسە و باسێکی گەورەی دروست کردو چونکە وڵاتی سعودی هێستا بۆتە خاوەنی کۆمپانیایکی زەبەلاحی ئەمریکی بە بڕی 55 ملیار دلار دەیکاتە یەکێک لە گەورەترین فرۆشتنی کۆمپانیەکانی ئەمریکی بۆ وڵاتێکی دیکە لە مێژوودا سەرۆکە نوێیەکەی تیکتۆک لە ئەمریکا کە بە ڕەگەز ئەمریکیە و ناسنامەی جووە لاری ئیلسن دەڵێ چی دیکە قبوڵی ناکەین هێرش بکرێتە سەر جووەکانی جیهان بە تایبەتیش لە ئەمریکا دەڵێت لەمە دووە ڕێگە نادەین هێرش بکرێتە سەر ئەمریکیەکان یاخود حکوومەتی ئەمریکا باڵادەست دەبێت حکوومەت باڵادەست بێ و پەیامی نشیا و ناڕێک و سنووردار بکەن نەهێڵێت ئەوەی کە پێی خۆشە هێرش بکاتە سەر وڵات و نیشتیمان و ئەوەی کە پێشی خۆشە هێرش بکاتە سەر سەرۆک ترامپ یاخود سەر تیکتۆک وەروە دەبێت باسی ئەوش بکەم ئەم ڕێککەوتنە نوێی نێوان ترامپ و چین ڕێککەوتنێکی مێژوویە بۆ کۆمپانیایکی ئەمریکی هەرچەندە لە ساڵی 2021ەوە ئەمریکا دەیەوێت تیکتۆک یاخود کۆمپانیای تیکتۆک کە لەلایەن بایدانسی چینەوە خاوەنددارەتی دەکرێت بکرێتەوە بەڵام ئەم جارە بە فەرمی توانیان ئەم کارە ئەنجام بدەن و ئێستا تیکتۆک لە بەشی ئەمریکا لەلایەن کۆمپانیایکی ئەمریکی بەناوی ئۆرکلز خاوەنددارەتی دەکرێت و دەڵێن ئالگۆریتمی تیکتۆک تەواوی ماسفەتەکانی تیکتۆک ئیدی لە مەودووە دەبێتە ئەمریکی
هێشتا بە فەرمی لەلایەن ئەپڵەوە ئاشکرا نەکراوە بەڵام لە وڵاتی رووسیا چەند کەسێک دەستیان بەو ئایپادە گەیشتووە کە خاوەنی پرۆسەسەری M5 نوێ کە هێشتا ئەپڵ ئەو پرۆسەسەرە نوێشی یاشان نەکردووە. پرۆسەسەرەکە خاوەنی 10% هێزی و توانای زیاتر لە ڕووی CPU لە چاو M4 وەروە 12% هێز و توانای زیاتر لە چاو گرافیک و مەڵتیکۆڕی M4 لە ڕووی تێستی گیگبنچ 36% هێز و توانای زیاترە لە چاو مۆدیل ڕابردوو. وێستا دەزانی مۆدیڵی سەرەتای ئایپادەکە خاوەنی 12 گیگابایت ڕامە لە چاو مۆدیل ڕابردوو کە لە 8 گیگابایت ڕام دەستی پێ دەکەن. گۆڕانکاریەکان لەسەر ئایپاد لەوانەیە ئەم ساڵ زۆر نەبن تەنیا پرۆسەسەر بگۆڕدرێت چونکە پارساڵ ئەپڵ دیزایانی ئایپادی تۆزێ گۆڕانکاری بەسەر داهێنا کە کردیە یەکێک لە تەنکترین ئامێرەکان لە جیهاندەوە ئەم ساڵ ئەپڵیش بە هەمان شێوە ئایفۆنێکی زۆر تەنشی بڵاو کردەوە. نزیکەی 4 ساڵە لە سەیەک لە رووسیا بۆ یەکەم جار پێش کۆمپانیای ئەپلیش ئەم ئایپادە نوێیانە نمایش دەکرێن کە تاوە کوێستە کۆمپانیای ئەپل لەسەر ئەم ڤیددیۆیانە هیچ قسەیەکی نەکردووە بەڵام ڤیددیۆەکان بە تایبەتی لە یوتیوب لە تیکتۆک زۆر بڵاو کراونەتەوە کە گوایە ئەمە ئایپادە نوێیەکەیە کە پێشبینیەکان جوان لەم مانگەل لە مانجیدا ئەپل دەڕێگەی کۆنفرانسێکەوە ئەم ئایپادانە ئاشکرا بکە تا کۆتایی ئەم ساڵیش میخاتە بازاڕەکانی جیهانەوە. زانایان چاودێری تەنێک دەکەن کە لە نزیکی خۆرەوە تێپەڕی و بە نزیکی زەویشەوە تێدەپەڕێت. هەرچەندە هیچ مەترسێکی نییە کە خۆی لە زەوی بدە بەڵام سەرنجڕاکێشی ئەو کۆمێتە یاخود ئەو تەنە لەوەیە زانایان پێیان وایە لەوانەیە زیندوو بێ یانیش تەکنۆلۆژیای بوونەوەری ئاسمانی بێ کە دەزانم تۆزێ سەرشتانەیە کە وا بیر بکەینەوە بەڵام زانایەکان وا بیر دەکەنەوە. هەرچەندە بە فەرمی ناسا دەڵێ بە ئەگەرێکی زۆر هەر بەردێکە یاخود نەیزەکێکە. بەڵام ئەوەی سەیرە خۆلادانی لە خۆر یاخود دوورکەوتنەوەی لە خۆر بەرنەکەوتی بە خۆر شتێکی سەیرە چونکە بەپێی لێکدانەوە بیرکاریەکانی ناسا بێ دەبواە ئەو تەنە بەرخۆر کەوتوبە بەڵام ڕێڕەوەکەی گۆڕیوە ئێستا لە خۆر دوور کەوتوەتەوە خۆی لە هێز ڕاکشانی خۆر نەجاتدا ناسا ناوی لێناوە 3i ئەتلەس ئێستا بەرەو زەوی لە ڕێگایە بەڵام خۆی لە زەوی نادا بە تەنیشتمانەوە تێپەڕ دەبێت. لە بێمە لای بریتانیا شتێکی زۆر سەرنجاکێش لە مەفتی ڕوویدا گەنجێک دەچێتە بەر کۆمپانیای ڕۆکستار دەچێتە بلای باڵەخانەی ڕۆکستار نۆرت لە بریتانیا تیکتۆکێک دەکات دێتە لای کارمەندێکی کۆمپانیای ڕۆکستار تازە لە کار دێتە دەرەوە پێی دەڵێ کەی ترۆلەری سێمی یاری GTA 6 بڵاو دەکرێتەوە هەر داوای لێ دەکات تەنانەت هێرش دەکاتە سەری و قسەی پێ دەڵێ بۆچی ترۆلەری سێم بڵاو ناکەنەوە یاخود ئایا GTA 6 دوا دەخرێت بۆ ساڵێکی دیکە یاخودنا ئەم کارمەندی ڕۆکستار دەڵێ هیچ نازانم تکایە وازم لێ بێنم. ئەم ڤیددیۆیە لە سوۆشەڵ میدیا بۆ ترند خەڵکێکی یەکجار زۆر کۆمنت لەسەر تەنیا لە تۆڕی تیکتۆک زیاتر لە 27 میلیۆن جار لە ماوەی 24 کاتژمێر ڤیددیۆکەی بینرا بەهۆی ئەوەی گەیمەرێکی زۆر لە جیهان چاوەڕوانی بڵاوبوونەوەی GTA 6 بێگومان. جا کۆمنتەکان سیر بوون لە بەشێک لە کۆمنتەکانی تیکتۆک خەڵکی دەڵێن پێویستە کۆمپانیای ڕۆکستار دەورە بدەین پێمان بڵێن کەی GTA 6 بڵاو دەکرێتەوە یاخود دوا دەکرێت یاخودنا کەی ترۆلەری سێم دەبینین هەندێکی دەڵێن ئەمە هێرشکردنە بۆ سەر کارمەندێکی کۆمپانیای ڕۆکستار پێویستە وازیان لە بهێنرێ ئەمانە ناتوانن قسە بکەن تاوەکو کۆمپانیا خۆی قسە لە سەیارەکەی دەکات. بێگومان ئەم گەنجەی ئەم کارەی کردووە تەنیا بۆ کۆکردنەوەی لایک و ڤیوە بەڵام لە جیهان بە تایبەتیش لە بەریتانیا کە ئێستا تەکنۆلۆژیا یاخود بە گشتی تیکتۆک هەڕاشەیەکی یەکجار گەورەیە بۆ سەر ئاسایشی ئەم وڵاتە و دایانەوەی قەدەقەی بکەن یا قوسنورداری بکەن بەهۆی بڵاوبوونەوەی ئەم جۆرە ڤیددیوانە لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان لە وڵاتە دەڵێن پێویستە ئەم گەنجە دەستگیر بکرێت و چی دیکە ڕێگەی پێ نەدرێ لە تیکتۆک دەرکەوێتەوە. بێمە لای بابەتێکی دیکە هەر لەسەر GTA بەڵام ئەم جارە تۆزی جیاوازە بەڵام هەر پەیوەندی بە بەریتانیاشەوە هەیە. ئافرەتێک بە وبسایتی BBC ڕاگەیان دەڵێ لەم هەفتەیە لە ماڵەکەی خۆی دانیشتووە خەریکی یاری GTA بووە کاتێکا لە GTA تۆ ئۆتۆمبیلی پۆلیس لێ دەخوڕی یاخود دەعم دەکەی یاخود ئیدی تەقە دەکەی دەڵێ لە ناو یاریەکە بە کەچی لە ژیانی ڕاستی ئۆتۆمبیلێکی پۆلیس خۆی لە ماڵەکەمدا یاخود خۆی لە پەنجەرەکەدا و ئیدی هاتە ژوورەوە هاتە ناو ماڵەکەم واتە پۆلیس لە بەریتانیا هەر خۆی بە دوای ئۆتۆمبیلێکی دیکە بوو بەڵام ئیدی هەم ئۆتۆمبیلەکە و هەم پۆلیسیش خۆیان لە بەردەرگای ئەو ماڵەدا کاتێک ئافرەتەکەش خەریکی یاری GTA بوو واتە نزیکەی دەتوانین بڵێن ڕێک ئەو شتە ڕوویدا کە لە یاریەکەی دەیکرد بەڵام بەسەر خۆیدا هات. ئەم چیرۆکە و ئەم ستۆریە لە بەریتانیا دەنگدانەوەیکی گەورەی دروست کرد لە هەفتەی ڕابردوو و خەڵکی دەڵێن بەڕاستی بەرکەوتیەکی سەیرە یاخود ڕێککەوتیەکی سەیرە. ئافرەتەکە دەڵێ لە هەموو ژیانی گەیمەر بووە و تەمەنیشی گەورەیە تەمەنی 67 ساڵە دەڵێ نزیکی 20 ساڵ زیاترە خەریکی یاریەکانی GTA و چاوەڕوانی یاری داهاتووی GTA دەکا دەڵێ هۆکاری سەرچیش کە عاشقی یاری GTA هۆکارەکە ئەوەیە کە دەتوانێت ئۆتۆمبیل بە ئارەزوی خۆی لێ بخورێت لەبەرەوەی خۆی ناتوانێت ئۆتۆمبیل لێ بخورێت تەنیا لە ڤیددیۆ یاریەکە دەتوانێت ئۆتۆمبیل لێ بخورێت
بەڵام ئەو ڕووداوی کە ڕووی داوە دەڵێ شتێکی سەیرە کە من خۆم ئەم کارام دەکرد لە ناو یاریەکە کەچی ئەم کارە ڕێک بەسەر ژیانی ڕاستەقینەی خۆی و ماڵەکەیدا هات. هونەرمەند و ڕاپەری بەناوبانگ دیدی بۆ 4 ساڵ زیندانی دەکرێت کاتێک دادگای ئەمریکی بڕیاریدا بەهۆی تۆمەتەکانی لەشفرۆشی بە ئافرەتان توندتیژی دش بە ئافرەتان ئیدی 4 ساڵ زیندانی دەکرێت. دیدی یەکێکە لە پرۆدیوسەر و ڕاپەر و هونەرمەندە هەرە بەناوبانگەکانی ئەمریکا بە تایبەتی لە سەدەی ڕابردوو لە ساڵانی 1970کان تاوەکو سەرەتای 2000کانی یەکێ بوو لە پرۆدیوسەرە بەناوبانگەکانی جیهانی هیپۆپ بە تایبەتی ڕاپ لەبەرەوەی لەگەڵ توپاکی بەناوبانگ دەردەکەوت و ئەو پرۆدیوسەری سەرەکی ڕاپەر توپاک بوو. بەڵام لە دوای کوژانی توپاک یاخود تیرۆرکردنی توپاک دیدی بۆ چەندین جار دراوەتە دادگا بە تۆمەتی دەستدرێژی یاخود کوشتنی توپاک، بەڵام تاوەکو ئێستا ناتوانیوە لەسەری بسەلمێنێک ئەم کارەکەی کردووە یاخودنا. بەڵام لە پار ساڵەوە نزیکەی بۆ دەیەم جارە لە دادگاکان شکایەتی لێکراوە ئیدی دەچێتە دادگا لە کۆتاییدا بڕیاریدا ئەو تۆمەتانی بەسەریدا دەسەپێنێ و 4 ساڵیش زیندانی دەکرێت. ئیدی بۆ ماوەی 4 ساڵی دیکە دیدی دەبێت لە زیندان بێ و کەفارەتیش نایگرێتەوە. دیدی تاوەکو ئێستا هیچ قسەیەکی نەکرد لەسەر ئەو دادگاییکردنە یاخود ئەو 4 ساڵی کە حکمی بۆ دەرچووە، بەڵام هەوادارانی لە تۆڕ کۆمەڵایەتەکان دەڵێن ئەمە تۆمەتێکە دراوەتە سەر دیدی کارێکی لەو شێوەی نەکردووە، بەڵام بەشێکی زۆری هونەرمەندانیش ئەو کەسانێکە شکایەتیان لێکردووە دەڵێن دیدی کەسێک بووە پێویستە دەبوایە لە مێژە لە زیندان ببووە. زنجیرەی نوێی پیکی بلایندرز بڕیارە نوێ بکرێتەوە، وام جارە دەڵێن 2 وەرزی نوێژ دروست دەکەن و هەر وەرزەشی لە 6 ئەوقەت پێک دێ. چیرۆکەشی باس ساڵی 1953 دەکەم، باسی جەنجی جیهانی دووەم دەکات و بڕیاریشە کیلیان مەرفی نەگەڕێتەوە، بەڵکو ئەم جارە وەکو پرۆدیوسەر بەشدار بێت. تۆڕی نێتفلیکس دەڵێ ئێمە زنجیرەکە دروست دەکەین و BBCش ئامادەی خۆی تێدا نیشان داوە کە هاوکاری نێتفلیکس بکەن لە بەرهەمهێنانی ئەم 2 وەرزە نوێی پیکی بلایندرز. بەڵام ئەم 2 وەرزە نوێیە هاوشەوی وەرزەکانی ڕابردوو نابن لە بەرەوەی کاراکتری سەرەکی کە تۆماس شێلبی لە زنجیرەکە بەشدار نابێت، بەڵکو ڕۆڵی سەرچەکە دەدرێتە کەسێکی دیکە، بەڵام هەر لە خانەوادەی شێلبی دەبێت. باس ساڵی 1953 دەکات، واتە باسی دوایی جەنجی جیهانی دووەم دەکات، باسی لێکەوتەکانی جەنجی جیهانی دووەم دەکات لەسەر بێگومان شاری بەرمنهام یاخود وڵاتی بەریتانیا. کیلیان مەرفی لە ئێستاوە ئامادەی خۆی نیشانداوە بۆ گەڕانەوە بۆ ئەو 2 زنجیرە نوێیە، بەڵام دەڵێ تەنیا وەکو ڕۆڵی بەرهەمهێن دەبێت، واتە خۆی وەکو تۆماس شێلبی ناگەڕێتەوە. بەڵام هەواداران لە ئۆنلاین چەندین بیردۆزەی جیاوازیان هەیە، دەڵێن لەوانەیە وەکو کەسێکی بەتەمەن لەسەن ئەڵقەیەک بە دیار بکەوێت یاخود بە شوەیەک کامیوەکی بچووکیش بێ هەر بە دیار بکەوێت. بێمە لای پلیستیشن 4. سۆنی لە ئێستاوە دەڵێ لە سەرەتای 2026 دروستتر بڵێم لە بەهاری 2026 چەند مواسەفاتێک لە پلیستیشن 4 دەوەستێنین بەهۆی ئەوەی تەمەنی کۆنسۆڵەکە گەورە دەبێت. جا ئەو مواسەفاتانی کە ڕای دەگرن لەوانەیە زۆر گرنگ نەبن یاخود مواسەفاتی بچووک بن، بەڵام ئەمە سەرەتای کۆتاییەکەی پلیستیشن 4. پلیستیشن 4 یاخود کۆنسۆڵی پلیستیشن 4 یان PS4 لە ساڵی 2013 بڵاوکراوەتەوە. ئێستا لە ساڵی بێگومان 2025 واتە ئێستا پلیستیشن 5 لە 4ەم ساڵی بڵاوبوونەوەیەتی، پێشبینیەکانی جوانە پلیستیشن 6 لە 2027 تاوەکو 28 بڵاو بکرێتەوە. سۆنی دەڵێ چەند مواسەفاتێکی بچووک لە زانینی قەبارەی یاریەکان، هەندێک مواسەفاتی بچووک لەسەرەوەی کە پەرەپێدەرەکان وەکو زانیاری گشتی لەسەر یاریەکان دایدەنن، ئیدی لە 2026 بێگزاری دەیوەستێنن، بەڵام هێشتا هەر یاری بۆ پلیستیشن 4 بڵاو دەکرێتەوە. بەڵام سۆنی وەکو خۆی تیمەکانی پلیستیشن یاری نوێ ناخەنە سەر پلیستیشن 4 لەبەرەوەی سەرجەم یاریەکانی کە دێ هەمووی تەرپارتینیان لەلایەن کۆمپانیای دیکەوە دروست دەکرێت، بەڵام دیار نییە کەی بە فەرمی پلیستیشن 4 دەوەستێ. ئێستا دەزانین کەوا پلیستیشن 3 هێشتا نەوەستاوە. پلیستیشن 3 لە ساڵی 2006 بڵاوکراوەتەوە، تاوەکو ئێستاش دەتوانرێت ئۆنلاین بێ و یاری ئۆنلاین لەسەر داوڵام بکرێت کە لە ساڵی 2006 بڵاوکراوەتەوە، کەواتە ساڵی داهاتوو تەمەنی دەبێتە 20 ساڵ. پلیستیشن 4ش پێشبین دەکەین زیاتر لە 20 ساڵ تەمەنی درێژ ببێتەوە، لەوانەیە پلیستیشن 4 زیاتریش بێ بەهۆی هێز و توانایەکی بێگومان زیاتری هەیە لە پلیستیشن 3، بەڵام قسەکان وان لەگەڵ بڵاوبوونەوەی پلیستیشن 6 لە ساڵی 2027 بۆ 28 هەم پلیستیشن 3 بوەستێ و هەم پلیستیشن 4ش بەشێکی زۆری مواسەفاتەکانی ئۆنلاینی بوەستێ. بێمە لای فیلمی فاست ئەند فیوریەس. قسەیەک هەیە لەلایەن 2 کەسی جیاواز. ڤین دیزل دەڵێ بەرەمێنانەکەمان دەستی پێکردووە و ئێستا خەریکی نووسینی دەقی فیلمەکەین، بەڵام کۆمپانی یونیڤرسال لە هەفتەی ڕابردوو دەڵێ نەخێوانیە، نە دەقی فیلمەکە ئامادەیە، نە بودجەی فیلمەکەش ئامادەیە و هەرچەندە وەڵامێکی
بێمە لای کۆمپانیای مایکرۆسۆفت و مایکرۆسۆفت لەم هەفتەیە کارێکی کرد هەزاران کەس گەیم پاس یا خزمزاری گەیم پاسیان کانسڵ کرد لەبەرچی مایکرۆسۆفت نرخی گەیم پاسی ئۆلتیمەتی بۆ $30 مانگانە بەرز کردەوە وەرەوە دوو ئاستەکەی دیکە گەیم پاسی ناوەکانی گۆڕین هەرچەندە بەشە لە مواصفاتی زیاد کردووە بەڵام بەگشتی نرخەکان بەرزن مایکرۆسۆفت ڕاگەیاندکەوە گەیم پاسی ئۆلتیمەیت کەوا یاریەکانی مایکرۆسۆفت لە ڕۆژ یەکەم دێتەوە خزمەتگوزاریە مانگانە لە $20 بۆ $30 زیاد دەکەن کە زۆری پێ نەچووە کە خۆی لە 15 کرایە 20 ئێستا لە 20 کراوەتە 30 مایکرۆسۆفت بڵێ هۆکاری سەرەکی ئەم زیادکردنە بۆ ئەوەیەکەوە هەندێک مواصفاتی نوێمان زیاد کردەوە جا مواصفات نوێیەکانیشان چییە یاریەکانی یوبیسۆفت پلسیان داناوەتە یاری کلاسیکەکانی یوبیسۆفت پلس لە ئەساسن کریدە لاندێک یاری کلاسیکی یوبیسۆفتە لەگەڵ EA Play کاندێ یاری کلاسیکی EA لە خۆ دەگرێت بەڵام هیچ کام لە دوو خزمزاری زیادیان کردووە یاری ڕۆژ یەکەمیان لەگەڵ نییە واتە یاری ئەساسنی نوێ بێ نایەتە نام خزمزاریە تەنیا یاری کلاسیکەکان نەبێت یاری نوێیەکانی یەش نایەتە نام خزمزارێت تەنیا یاری کلاسیکەکانیان نەبێت وەروەها بێگومان هەندێک پارە و شتومەچی ناو یاری فۆرتنایتیش بۆ گەیمەرانی Xbox زیاد دەکات $30 مانگانە پارەیەکی زۆرە بێگومان خەڵکێکی زۆر بە تایبەتی گەیمەرانی Xbox لە سوشەڵ میدیا دەڵێن Xbox گەیم پاسەکەمان کانسڵ کردووە $30 مانگانە پارەیەکی یەکجار زۆرە و دوو ئاستەکەی دیکەش کاشکرایان کردووە ئیسنشەڵە یەکەمیان دومیشان پریمیەمە هەردووچیان یاری لە ڕۆژ یەکەم نایەتە سەریان تەنیا یاری کلاسیکەکانی تێدایە یاخود یاری کۆنەکانی تێدایە مایکرۆسۆفت دەڵێ لە پریمیەمەکە لە دوای ساڵێک یاریەکانی خۆیان دەخەنە سەر ئەم خزمزاریە جگە لە Call of Duty واتە Call of Duty لەوانەیە ساڵێک بۆ 2 ساڵی دیکە بخیانی اینجا بێتە سەر پریمیەم بێمە لای مارگۆت ڕۆبی قسە و باسێکی زۆر هەیە کەوا مارگۆت ڕۆبی لەوانەیە ڕۆڵی جاک سپارۆ لە فیلمە نوێیەکەی پایرەتس ئۆف دە کارێبیان بجێڕێت و بە فەرمیش دەزانین کەوا مارگۆت ڕۆبی لە بەرهەمهێنانی ئەم فیلمە بەشدارە لە بەرەوەی کۆمپانیا خۆی ڕاگەیاندووە بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی مارگۆت ڕۆبی ڕای نەگەیاندووە کە خۆی بەشدارە بەڵام نەم هەفتەیە هۆلیوود ریپۆرتەر ڕایگەیاند کەوا مارگۆت ڕۆبی لە بەرهەمهێنانی فیلمەکە بەشدارە و ئێستا بۆچوونیشی لێوەردەگیرێ وەکو پرۆدیوسەرێک کەوا فیلمەکە چۆن بێ بە چۆن دروست بکرێت هەرچەندە هێشتا هۆلیوود بەنیازی ئەوەن جۆنی دێ بگەڕێنەوە یاخود بیڵێم دیزنی بەنیازە جۆنی دێ بۆ ڕۆڵی کاپتن جاک سپارۆ بۆ فیلمەکانی پایرەتس ئۆف دە کارێبیان خۆچەتەکانی کارێبیان بگەڕێنێتەوە بەڵام قسە و باسەکە وایەکەوە جاک سپارۆ یاخود کاراکتەری جۆنی دێ بگەڕێتەوە و ئیدی کەسێکی دیکە وەکو جاک سپارۆ بناسێنن بەڵام ڕۆڵەکە ئافرەت بیجێڕێ ئەویش مارگۆت ڕۆبیە کە ڕۆڵی باربی جێڕا لە فیلمی باربی کە یەکێکە لە ئەکتەرە هەرە بەناوبانگەکان ئێستا لە هۆلیوود یەکێک لە ترسناکترین و سەرنجڕاکێشترین و لە ڕاستی چووترین یاریەکان کە ترسناک بێت لەلایەن دەرهێنەری هەرە بەناوبانجی وەکو هەدیۆ کۆجیما بە ناوی ئۆدی نۆک ئاشکرا کرا یاریەکە تەنیا لەسەر Xbox سەرتا بڵاو دەکرێتەوە و یاریەکەش کامێری کەسی یەکەمە کتێک نیشان دەدا دەچێتە ناو ژوورێکی تاریک دەنجی باران و هەورە تریشقە لە دواوە دێ و دەبێت چەند مۆمێک هەڵبکە بە شقارتێک لە باگراوەش پێدەچێت کەسێک یاخود ئەهریمەنێک بە دوایەوە بێ دەنجی منداڵێک دێت و دیمەنەکان ترسناکن سەرنجڕاکێشن و زۆر بە یاریەکەی ڕابردووی کۆجیما کە ناوی پیتی بوو دەچێت بەڵام کە نەیتوانێت یاریش بێگومان تاو کات و بڵای بکاتەوە بەهۆی ئەوەی کە لەگەڵ کۆمپانیای کۆنامی جیا بووە پێشبینیەکانوە بیرۆکەکانی کۆجیما کە پێشتر هەیبوو لەم یاری دووبارە بەکاری بهێنێتەوە یاریەکە هێشتا لە بەرهەمهێنانە دەڵێن بە پرۆگرامی Unreal Engine 5 دروست دەکرێت بەرواری بڵاوکردنەوەی ئاشان نەکراوە بەڵام پێشبینیش ناکەین لە داهاتوێکی نزیک بڵاو بکرێتەوە لەوانەیە بچێتە ساڵی 2027 گەر نەچێتە دواتریش بەشی یەکەمی باسی کۆتایی هاتنی جیهانی کرد لە بەشی دووەم باسی دوای کۆتایی هاتنەکە دەکە و مرۆڤەکان لە ژێر زەوی دەبی بێنە دەرەوە بە دوای شوێنێکی گونجاو بگەڕێن بۆ ئەوی دەست بە ژیان بکەنەوە ئەمە چیرۆکی فیلمی گرینلاند 2 بە پاڵەوانەتی ئەکتەری فیلمە ئاکشنەکە جرا بەتڵەر یەکەم ترێلەری بۆ بڵاو کرێ لەلایەن ڕۆک ڕۆمان کاری یاخود کار دەرهێنانی بۆ دەکەن کە خۆشی کاردێنانی بۆ بەش یەکەم کرد و وە چیرۆکەشی باسی دوای 5 ساڵ لە ڕووداوەکانی بەشی یەکەم دەکات فیلمەکە بێگومان هەراکشنە دراماشی تێدایە بە بودجەی $90 ملیۆن بەرەماتوە بڕیاریشە لە مانجی یەکی 2026 لە سینەماکانی جیهان بە کوردستانیشەوە نمایش بکرێت خۆشەویستان 24 پلسم پێشکردن تا هەفتەی داهاتوو بە خۆگەرتان سپێرم خوداتان لەگەڵ